هەر کەسێ کە ئەڵێ دین پەیوەندی نییە بە سیاسەتەوە ئەوە وایە پێت بڵێ دین و دەوڵەت جیان ئەم قسەیەش کوفرە قسەی عەلمانیەکانە باشە بەڵام ئەگەر بڵێ دین پەیوەندی نییە بە دیموکراسیەتەوە دیموکراسیەت دینێکی ترەوە قسەی تەواو و ئەگەر سیاسەت مەبەستی سیاسەتی دیموکراسیەت بێ قسەی تەواو تێگەشت نێستا جا تەماشا شتێکی تر بکەن ئێستا کاهینی عەلمانیەت بە مێزەری سپیەوەیە ئەڵێ دین پەیوەندی بە سیاسەتەوە نییە بزانانی یعنی چی بۆ مەسلحەتی حیزب عەلمانیەکەی خۆی قسات یعنی حیزب ئیسلامیەکان بڕۆن دەرەوە ساحەکەم بۆ چۆڵکەن باشە بۆ مەسلحەت خۆی قسات یەک لەوانەیە دووش چی کاکە دووش ئەسڵەن شتێک ناهێڵێتەوە بە ناوی سیاسەتی ئیسلامەوە کە بریتیە لە بەڕێوەبردننی دەوڵەت بە حوکمی ئیسلام ئەو قسەیە بەس کوفارێکن کەسێکی کەشکەیەت ئەڵێ دین هەمووی سیاسەتە دین هەمووی سیاسەتە مەبەست ئەوەیە کە تۆ بڕۆیتە ناو پرۆسی دیموکراسیەوە ئەوەش دیسان کەسێکی کافرە وەکو چی پێ بڵێ ڕاز لە میکانیزمی ئیسلام بێنە بۆ بەڕێوەبردننی دەوڵەت وەکو میکانیزمی دیموکراسی